دێم بۆ پێک نایە. یەکێتی چی دەوێت و داوای چی کردووە؟ حکوومەتی هەرێمکەی پێک دێت. یەکێتی بۆ ئاستەنگی بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دروست کرد. کابینەی دێمی حکوومەت چۆن دەبێت؟ من وعدم دا بە ئێوە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، بە ناوی حزبی شەهیدان، بە ناوی حزبی مامجلال و تێکۆشەرەکان تا من قەناعەت نەکەم کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر کە ئێمە نەتوانین وەکو پێویست وعدەکانی خۆمان جێبەجێ بکەین دڵنیا بن دروستکردنی حکوومەت هەر تاخیرە. ئەمە یەکەم وتاری بافڵ تاڵەبانی بوو بۆ بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە چەند جارێکدا کەرنەڤاڵەکانی حیزبەکەی دادوپاتی کردەوە لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمدا کە مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکرد. جیاکاری زۆر کرا لە نێوان ناوچەکانی هەرێمی کوردستاندا. حکوومەت بایکۆتی زۆنی سەوزی کرد. هەر ئەمەش بووە هۆکاری ئەوەی تیمی یەکێتی بۆ ماوەیەک بایکۆتی کۆبوونەوەکانی حکوومەت بکات بۆ دروستکردنی کابینەی دەیەم. شاندی یەکێتی ئەو پەیامەی بەڕوونی باشاندی پارتی وتووە ناچێتە حکوومەتێکەوە کە لەسەر بنەمایی جیاکاری و نادات پەروەری پێک بهێنرێت و حکوومەتی تاگڕەوی و خۆسەپیان ڕەت دەکەنەوە. بە جۆرەی وتاری مەسرور بارزانی خۆی لە کابینەی نۆدا جیاکاریان کردووە لە خزمەتکردنی خەڵکدا و لە شار و ناوچەکانی زۆنی زەردا پرۆژەی زیاتریان ئەنجام داوە. پارەی ئێوەیە، نەوتی ئێوەیە. تەبعەنە بێ پرۆژە بکەین، بەڵام سیر کە چۆنەیکەن. سەیری لادێکانی ئەولا کە سەیری لادێکانی ئێمەکە. سەیری مەکتەبەکانی ئەولا کەن سەیری مەکتەبەکانی ئێوە بکەن. هەڤاڵان جیاوازی ئێمە ئەوە نەزانی چییە کە ئێمە پرۆژە ئەەکەین لە سلەیمانی چونکەن حکوومەت نایکا لە پارە و گیرفانی خۆمانە، لە بیزنسمانەکانە کە یارمەتیمانەدەن، لە ئەوەیە کە یەکێتی پێکرێ. برادەر ئەوەیە پرۆژە. کەس نییە لە کوردستان و لە عێراق ئەم شتانە نەزانێ. عیب بووە باسی بکەین. وەڵڵا عیب نییە، وەڵڵا باسیەکەین. تۆ دەستت پێکرد من تەواو یەکەم. سەرۆکی یەکێتی لە هەولێرەوە بەڕوونی وتی باشداری لە حکوومەتێک ناکەن کە حکوومەتی خەڵک نەبێت و هەڵسەنگی تیادا نەبێت. تیمی یەکێتی لە ڕابردوودا بەردەوام تێبینیان هەبووە. هەر بۆیە ئێستا پارتی ئەمەدەی دەربڕیوە کە نیوەی وەزیرەکانی کابینەکە بۆ یەکێتی بێت تەنها بۆ مەرجەی گۆڕانکاری لە دەسەڵات و شێوازی کاری حکوومەت نەکرێت. پۆستەکانی یەکێتی پۆستی تەشریفاتی بێدەسەڵات بن، بەڵام یەکێتی ئەوەی ڕەت کردووەتەوە.